ئەم پرۆژەیە کە ئێستا پرۆژەی کشتتوکاڵی پیشەسازیە پرۆژەیەکی بەرهێنانی شیرە پرۆژەیەکی زۆر گرنگە کە لەسەر ڕوبەری 200 دۆنم بنیاد نراوە و پرۆژەیەکی گرنگە توانم بڵم لە کوردستانە ڕەنگە هاوشێوەی کەم بێت. دیارە ئەم پرۆژە گرنگیەکی زۆری بۆ ناوچەکە هەیە هەم لە ڕووی بەرهێمنانی شیرەوە و لە ڕووی هەلیکارەوە و لە ڕووی ئەوەیە کە هەناردەی بەرهەمەکانی بک بۆ دەرەوەی گەرمیان و بۆ تەنانەت خواروی عێراق بۆ ئێمە هاتین سەردانیان بکەین و بزانین کێشەیان چییە و پێشنیاریان چییە و پشتگیری تەواوی هەموو ئەو پرۆژانەکەین بە تابەتی ئەم پرۆژە گرنگانەی کە لە ڕێگەی کشتتوکاڵەوە دروست دەکرێن. وتمان ئەمە پرۆژەیەکەوە پرۆژەیەکی دیکەی گرنگیش هەیە پرۆژەی بەرهێمێنانی قارچکە پرۆژەیەکی نمونەیە کە سەردانی دەکەین و ئێمە وەکو ئیدارەی گەرمیان و هەموو دەستگاکانی ئیدارەی گەرمیان پشتیوانی و پشتگیری خاوەن کار و خاوەن پیشەکانەکەین کە پرۆژەی لەو شێوە بنیاد بنێن.